باس لە یەکێک لە بەرهەمەکانی سامانی ئاژەڵ دەکەین، ئەویش بەرهەمی شیرە. ئەو بەرهەمەی تا ئێستا نەتوانراوە خواستی ناوخۆ پڕ بکاتەوە. جگە لە بەرهەمێنانی بەڵام نەبوونی پیشەسازی بگۆڕ گرفتی سەرەکی بۆ ئەو بەرهەمە دروست کردووە. ئەگەر نرخی یەک بەرمیل نەوت لە بازاڕەکانی جیهان 55 دلار بێ، ئەوە نرخی یەک بەرمیل شیر 250 دلارە. ڕەنگە لە ڕووی تێچوو بەرهەمێنانەوە بەرهەمی شیر زۆر ئاسانتر بێ لە بەرهەمێنانی نەوت، بەڵام تاکو ئێستا وەکو پێویست گرنگی بەو بەرهەمە نەدراوە، کەواتە زێڕێکی سپی لە هەرێمی کوردستان بوونی هەیە. لە بوژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەین، باس لە گرنگی بەرهەمی شیر دەکەین. سامانی ئاژەڵ ئەو کەرتەی تاکو ئێستا نەتوانراوە وەکو پێویست پەرەی پێ بدرێت. کەرتێک زۆرێک لە وڵاتان وەک بژێوی و سەرچاوی داهات سوودی لێ دەبینن، بەڵام تا ئێستاش ئەم کەرتە لە هەرێمی کوردستان پێشکەوتنێکی ئەوتۆی بەخۆیەوە نەبینیوە. تەنانەت لە زۆربەی گوندەکان هەر بە شێوازێکی سادا ئاژەڵ بەخێو دەکرێت. سادەتریش لەو بەرهەمی ئاژەڵەکەیە کە بە شێوەیەکی هەڕەمەکی خاوەنەکانیان دەیفرۆشن. من ئەو ماستەی ئێستا و تورکی و ئێرانی پێدرێ نەم خواردو لە ماست خۆمان بترازی خۆشمان نەبی کەسی کەم پێ ناخۆر. ئێستای خۆشمانی شاریش خزم و کەس و ئەومان هەمووی ئەو ماستەی ئێمە دەخۆن. کەس برێ ئێستا بەخوای مە دوو سارە برێ ماستمان هەیە، ماستەکە دەچێتە کەس نەزان مارێک دەیجێڕێتەوە بۆ کەس و کاری خۆی، هەتا ئێستا نەچۆتە دوکانمان. هەرو ماستی خۆمانی شەو ئێرانی شێ و تورکی شێ وا بێگەر خۆشتر بێ ئەوان ناکردن ئەوە دەکڕن. فڕوی وا هەیە برێ تۆزی تێدەکە، ئێمە و تۆز و شتەمان نییە. بەس ماس شیرەکەی خۆمان بەرهەم دێنین و تەوا. ئەو شیرەی خۆمان قەت نەمزانیەوە بەرهەمەکەی وا بووە خاوێن و بایانە تۆزمان لەگە تێکەر نەکردو قەت نەمزانیەوە فڕی بدرێ. هەر بە خاوێنی دروستمان کردووە و چۆتە شار و جاممان بە خاوێنی بۆ هاتۆتە. گەرمە ئەمەلێکە بێ وڵا دەردێوەرێ بۆ ئێمەش باشە شیرەکە بە شیری بەرین ئەو نەی پێوی لاگنا بیکورێنەوە هەوێنیکە و بی پێچە و دەبێ بی پێچیت و بەنی دەوێ و پەڕۆی دەوێ و ئەگەر ئەوە هەبێ لێمان وەرگێ بە شیری دەینێرین بۆ ئێمە ئاسانترە. ژمارەی ئاژەڵ لە هەرێمی کوردستان 3,113,000 سەرمەڕ، 1,224,000 سربزن، 256,999 سەرمانگا، 3,120 سەرگامێش. سروشت و خاک و هەوای کوردستان یاریدەدەرێکی باشە بۆ بەخێوکردنی ئاژەڵی ناوخۆیی و بیانی، بەڵام شێوازی کۆن و نەبوونی ڕێنمایی تایبەت بە بەخێوکەرانی ئاژەڵ جارێکی در گرفتی بۆ ئەم کەرتە دروست کردووە. بۆیە شارەزایان تایبەت بە بەخێوکردنی ئاژەڵ و زیادکردنی بەرهەمی شیر باس لە چەند ڕێکارێک دەکەن. ئەو ئاژەڵانەی کە لە هەرێمی کوردستان بەخێو دەکرێت تا چەند لە ڕووی تەندروستی و زانستیەوە بۆ بەرهەمێنانی شیر گونجاوە. لە هەرێمی کوردستان تاکو ئەو ساتەی مەقسیدا دەکەین وەکو پێویست ئەو گرنگی بۆ بابەتە نەدراوە بە شێوازێکی تەندروستی مۆدێرنانەی سەردەمیانە وەکو وڵاتانی دەوروبەر و وڵاتانی جیهانی پەری پێ نەدراوە. ئەوەش تەبیعی هۆکاری زۆرە لەبەر ئەوەی لە کوردستان تا ئێستا ڕەغبەتی شیر خواردنەوە لەلایەن تاچی کورد بە شێوازێکی زۆر بەربڵاو نییە. وەکو وڵاتانی دەرەوەکە تاچیان لەوانەیە لە ساڵێکدا زیاتر لە 200-300 کیلۆ شیر لەگەڵگەر بەرهەمەکانی شیر دەخواتەوە. لێرانە بای خۆی ئستاکە تۆزەکسە ئەو ڕۆشنبیریە زیادی کردووە لە ناو خەڵک، بەڵام هەر وەکو پێویست نییە. بۆیە لێرانە ئەو کەسانی کە مانگای شیر بەخێو دەکەن ناتوانن پەرە بە کارەکەیان بدەن لەبەر ئەوەی هۆکار زۆرە. یەک لەو هۆکارانە ئەوەیە کە داعمی حکوومەت لە بۆیان زۆر کەمە. پێویستە لێرە حکوومەت هەڵبستی بە دەستگرتنی خاوەن ئەو پرۆژانە بە پێدانی قەرزی درێژخایەن بۆ ماوەیەکی دوور و درێژ بۆ پێدانی ئالێک بە نرخێکی کەم، هەروەها وزە ئەو سەرچاوانەی وزە هەر وەکو مۆلیدە و گازوایل و ئەو پێداویستیە ڤێترینەریانەی کە لەو حەقلانە پێویست دەکە هەبێتن، پێویستە وەکو پێویست یارمەتی ئەو چێلگا ئەهلیانە بدرێن. باشە دکتۆر، ئەگەر پرسیاریەوە بکەم ئەو ئاژەڵانە کامانن کە بۆ بەرهەمێنانی شیریانی شێوازی بەخێوکردنەکانیان دەبێت چۆن بێت؟
بەڵێ خۆی ئاژەڵ زۆرە لە بۆ بەخێوکردن چەند جۆرە مانگایەکی زۆر تایبەتمەند لە جیهان بەخێو دەکرێت کە بەرهەمی شیرەکەیان زۆرە لە زۆربەی زۆری وڵاتانی دەوروبەرمان و ئەوروپا ئێستا بەرهەمی شیری یەک مانگا نزیکەی 90 لیتر شیرە لە ڕۆژێکدا کەچی لە هەرێمی کوردستان تا ئێستاش بە شێوەکی ڕەشۆچی ئەو ئاژەڵانە بەخێو دەکرێن کە لە گوندەکان خۆیان دەبینەوە ئەوانش ئاژەڵی کوردی و ڕۆستاکی و سنفە عێراقیەکانە بەڵام ئێستاکە تۆزێک لەو پرۆژانە بەرهەمهێنی شیر وایان کردووە کە هاوردەی ئەو ئاژەڵە جۆرە باشانە بکەن کە لە وڵاتانی دەرەوە بەرهەمی باشیان هەیە بەڵام دیسانەکە ئەو بەرهەمێک کە لە وڵاتەکانی خۆیان دیدە لە وڵاتی منشە وەکو هۆڵندا و ئوسترالیا و ئەڵمانیا و ئەوانە لە وڵاتی ما ئەو بەرهەمەی نییە ئەوەش لەبەر دوو هۆکار دەگەڕێتەوە هۆکاری یەکەم ئەوەیە کە سیفەتی بۆ ماوەی ئەو ئاژەڵانە 125 تەسیری لەسەر بەرهەمی شیرەکە هەیە 175ەکەی دیکە ژینگەیە ئەو ژینگەی کە تۆ بۆ ئاژەڵەکانتی دابین دەکەی ئەگەر هاتو ئێمە ژینگەیەکی تەندروستمان بۆ ئاژەڵەکانمان دابین کرد ژینگەش بریتێ لە چی لە دابینکردنی ئەو هەوایەکی کەشوهوایەکی گونجاو هەروەها ڕادەی شێر لە چێلگەکان هەروەها ئەو ئالیکەی کە پێی دەدەین پێکاتی ئالیکەکان ئیدارەکردنی ئەو پرۆژانە چۆن دەکرێت بە شێوازێک دەکرێت دۆشینی ئاژەڵەکان بە شێوەی میکانیکیە بە شێوەی دەستە بە هەر شێوازێک لە شێوازەکانی دیکەیە جۆرە ئاژەڵێک هەیە لە هەرێمی کوردستان خەریکە بە تاوەتی نامێنێ ئەویش گامێشە یعنی ئایا لە هەرێمی کوردستانە کەشوهەواکەی لەبار نییە بۆ بەخێوکردنی زیاتری ئەم جۆرە ئاژەڵانە بەڵێ بە دڵنیاییەوە گامێشیش هەم لە فەسیلەی بۆڤینە لە شیردەرەکانە و بڕێکی باشی لە شیر هەیە سەرڕای ئەوەی شیرەکەشی ڕێژەی چەوری لە 107 و ئەوانە زیاتریشە کە تەنها تاکە شیرە بۆ دروستکردنی قەیماغ و پێداویستەکانی تری و چەوری وەکو زبدە و کەرە ئەوانە بەکاردێنرێت زۆر پێویست دەکات لە کوردستان پەرە بۆ ئیشە بدرێت هەم ئیشەکەشی هاسانەوە هەروە سەرچاوی ئاویشمان هەیە بۆ نمونە لە زەی تەختەق و لە دەربەندی ڕانیە و لە چەمی ڕێزان و لە ڕووباری کۆیە و دەکرێتن ئەوانە حکومت بەڵام دیسانەکە دەبی حکوومەت دەستنیشانی شوێنەکان بک و دەعمێکی مادی بەسییتیان بکە ئەگە بە قەرزی درێژخایانیش بیتن هەتاوەکە ئەو پرۆژانە بکەونە سەر پێی خۆیان. بەرهەمی شیر لە هەرێمی کوردستان ساڵانە 285,000 لیترە خواستی ناوخۆ 512,000 لیترە ساڵانە لە هەرێمی کوردستان بڕی 227,000 لیتر شیر هاوردە دەکرێت هەر تاکێک بە پێی ستانداردە جیهانیەکان ساڵانە 82 لیتر شیری پێویستە. پرۆژەی بەخێوکردنی ئاژەڵ پێویستی بە پاڵپشتی زیاتری وەزارەتی کوشتتوکاڵ هەیە چونکە ئەم بەرهەمە بە زێڕی سپی ناو دەبرێت سەرچاوەی داهاتەکەشی هەمیشەییە لە ئەگەری زیاتر گرنگیدان بەم پرۆژانە هەم هەلی کار زیاتر دەبێت هەمیش دەتوانرێت خواستی ناوخۆ پڕ بکرێتەوە. ئەگەر باسی پرۆژەکەی خۆتم بۆ بکەی چەند سەر ئاژەڵت هەیە بەرهەمێنانی شیر لە پرۆژەکەی تۆیە چەندە؟ پرۆژەکەمان تقریبان زیاتر لە 100 مانگای شیری دەبیتن زیاتر ئیتیمام بە بەرهەمێنانی شیر دەدەین پرۆژەکە وەکو ینی فکرەی شیرەکە هەدەفی مەشروعەکەی ئەوە شیرێکی طبیعی 100% بدەینە بازاڕێ ماستێکی طبیعی 100% بەبێ کەمکردن و زیادکردنی هیچ ماوەدە لا حافیزە و هیچ مادەکنە ینی کوو دەدۆشین ئەوها بەس ینی طریقێکی زۆر سەحی و بەبێ کەم و زیادکردنی هیچ ماوەدەک باشە ئەی هۆکار چییە مەسەلەن پرۆژەی هاوشێوی وەکۆی تۆ زۆرە لە هەرێمی کوردستان بۆچی تا ئێستا پێداویستی ناوخۆ پڕ ناکەنەوە لەم بەرهەمەیە؟ آخر ئەگەر پێداویستی ئێستامە سێ مشکلەی ڕئیسی لەو مەشروعانە سێ مشکلەی زۆر ڕئیسیە یەکەم مانگای باش چونکە ئەگەر مانگای باش ئێستامە مەشروعەکمان نییە مانگای بە بەرهەم بینی ئەوەش یەک مەسەن لە دەوڵەتەکان هەیە ئەتو دەشی مەسەلەن مانگای باش دەکڕێت ئەو مشکلەمان لێرە هەیە دوو علەفی باش ئەتو مەسەن مەسرەفی علەفەکەی زۆر مانگان لەبوومە مەسەلەن بەس یعنی ئەزیەتەکە دەمێنیتن وەختی هیچ لۆ نەمێنیتەوە تەژیع ناکرێت ئەوی دی بازاڕی باشە ینی مەسەن ئێستا لێرە بەو هەموو مەسرەف و زەحمەت و مەسەلەن ئەو بەرهەمەی بەرهەم دەینین دەبینە بازاری مەسەن شیر ماستێکی بیانی هەیە ئەرزانترە لەمە کابرا دەرێ وڵا وەسعی اقتصادی خراپە من هەر ماستە ئەو ماستە دەکڕم ماستی گونات باز لەوە دەکرێت ئامادەکردنی ئەم بەرهەمانە و ناردنی بۆ بازار نەبوونی بە پاکێزکردنی یعنی کێشە و گرفتیە
ئێوە وەکو خاوەن پرۆژەکان بۆ هەوڵتان نەناوە ئەم بەرهەمانی خۆتان جوان ئامادەی بکەن بە پاکێجی بکەن و ئەنجا هەناردی بازاڕەکانی بکەن. دوو خاڵ هەیە لەو مشکلە یەک مەسەن اقتصادی من مەسەن ئەو لە قوتونانە دەبی معمەلەکەت هەبیتن شیرەکە و ماسەکەی لە قوتو بنیت ئەوەش تەکلیفە لەسەر خاوەن پرۆژێکی مەسەن حکومەت هیچ داعمینەکە بەخۆ بچیتن ئەوەش معمەلێکی دیە. دووەم پێم گوتی تەسقیفی خەلکەکەی ئێستا مەسەن ئەمە ئەگەر مەسەن قاپێکی فافۆنی ئەگەر شیری تۆزیش تێدا بکلێنی ببەی خەلکەکە دەرێەوە ماسی تەبیعیە شیری مە ماستیمە مەسەلەن ئەمە بە بەڕادی تەوزیع دەکەین بە پیکەم نییە دووکە خەلکەکە دەرێت ئەگەر بە پیکەمی بی دلیلە لەسەر ماسەکە تەبیعیە ئەگەر بە بەڕادی بینی معمەلە ئەو خەلکەکە هێشتا ئەو فەهمەی نەکردیە مەسەن کابراەک ئەگەر ئێستا ئەمە قابمان هینەیە و قەپاغی لەسەردادنێن خاوێنە لە زۆر مارکێتەکان دەری ئەگە قەپاغەکەی لەسەردا بنەی سەرف نابی ئیلا دەبێت قەپاغەکەی لەسەر نەبیتن. بەرهەمی شیر چییە؟ بەرهەمی شیر لای من اقتصادی دەوڵەتە ئەگەر دەوڵەت مەسەن ئێستا یەک لە مەسەلەن شەریکەکان لەگەری دانیشت بووم گوتی کاکە ئەتو ئەگەر مانگای شیریت هەبوو یعنی بیری نەفتت هەیە یعنی ئەوان ئەوها فکر دەکەنەوە ئەمە تازە بە تازە هێشتا هەر زۆر دووری لەو مەسەن فکرەی ئەگەر بتوانانی مەسەن لیتری شیری مەسەن ئەمە ئێستا 1500 دینار بازار ڕبعی دەدەینە بازاڕی خۆ ئەگەر مەسەن ئیحتیمامان پێ بدرێتن بازارەکە زۆر باش دەبی ینی لە دەوڵەتەکانی دەوروبەر هەند دەعمیان دەکەن ئەگەر بە 250 دیناری مەش دەفرۆشن هێشتا ئیسفادەی دەکەن. پرۆژەی لەم شێوەیە بۆ ڕەخساندنی هەلی کار چەند گرنگە مەسەڵەن بە نمونە لە پرۆژەکەی خۆدا چەند هەلی کار ڕەخساوە؟ طبعا هەر مەشروعەک بکەی لە کەمترین چشت هەتا زۆرتر هەتا گەورەتر بی هەلی کاری زیاتر دەبی ئێستا ئەمە زیاتر لە 5-6 عائلە هەر عائلە لەسەری دەژین بێجگەلەوەی مەسەن دوکاندارمان هەیە ئێستا دەرێ ئیستیفادەی دوکانی من بەس لە ماسی تووە ئەوانی دی مەسەن زۆر ئیسفادە ناکەی بەس ماسەکەی ئیستیفادەی لێ دەکەین ئەمە مەسەلەن ڕۆژانە مەسەن 30-40 مارکێت ماسی دەدەین. پرۆژەی بەخێوکردنی ئاژەڵی شیر بە دیاریکراویش مانگای شیر لە چاو خواستی هاوڵاتیان بۆ بەرهەمە شیرەمەنیەکان لە هەرێمی کوردستان زۆر کەمە بۆیە ئەمساڵ وەزارەتی کوشتتوکاڵ چەند پرۆژەیەکی استراتیجی گرنگ دەخاتە بواری جێبەجێکردنەوە. پاراستنی بەرهەمی ناخۆ ئەرکی سەرشانی وەزارەتی کوشتتوکاڵە وەکو پاڵپشتیەک ئێمە وەکو بەڕێبەرایەتی گشتی سامانی ئاژەڵ و ڤێتێنەری کار ئاسانی تەواو دەکەین بۆ پرۆژەکان لە پێدانی مۆڵەت و لە کات دامەزانی پرۆژەکان لە چوارچێوەی یاسا و ڕێنمایەکان ئەوەی کە جێگەی دەستخۆشی و دڵخۆشیە چەندین وەبەرهێن توانوێتی داواکاری پێشکەش بە وەزارەتمان بکە لە بواری ئاژەڵداری بۆکو پرۆژەی استراتیژی و گەورە کە بێتە هۆی ژێرخانی ئابووری و پێشکەوتنی کوشتتوکاڵ لەو بوارەدا بە سوپاسەوە کە ئومێد دەکەین لە ئایندەیەکی نزیک ئەو پرۆژانە بکەونە کار و بتوانین کە بگەین بە قۆناغی خۆ بژێوی. پرۆژەکانی بەخێوکردنی ئاژەڵ لە هەرێمی کوردستان 81 پرۆژەی بەخێوکردنی مانگا 69 پرۆژەی بەخێوکردنی مەڕ سەرجەم ئاژەڵی شیردار لە هەرێمی کوردستان 26,700 سەر ئاژەڵە. کۆی گشتی پرۆژەکان 150 پرۆژەی بەخێوکردنی ئاژەڵی شیردەرە. ساڵانە لە هەرێمی کوردستان بە بڕی 500 ملیۆن دۆلار شیر هاوردە دەکرێت. شیری خام پێویستی بازار پڕ ناکاتەوە هەر ئەماش بازاری بۆ شیری پاکەت و وشکی بیانی خۆشتر کردووە بۆ وەرگرتنەوەی ئەم بازارە و کۆنتڕۆڵکردنی تەواوی بەرهەمی شیر. نەبوونی پیشەسازی بەرهەمی شیر و بە بازارکردنی لاواسترین و گرفتی سەرەکی بەردەم ئەو بەرهەمەیە لە کاتێکدا دڵنیایی تەواو دەدرێت هەمان ئەو بەرهەمانەی لە دەرەوە هاوردە دەکرێت هەمان وەرهەم لە ناوخۆدا بە باشترین شێوە دروست بکرێت و بە کوالێتێکی باشتریش. پیشەسازی بەرهەمە شیرەمەنیەکان لە هەرێمی کوردستاندا هەیە توانراوە سوود لە شیری ناوخۆی وەربگرین؟ بەڵێ نەتوانراوە سوود لە شیری ناوخۆی وەربگیرێت تەنها ئەو کارگانی هەیە چەند کارگەیەکی کەرتی تایبەتن
ئەو بەرهەمانە بەرهەم دێهێنن بۆ نمونە ماس بەرهەمێن بەڵام ئەو شیرەی کە بەکار دێهێنن نەخێر هیچی خۆماڵی نیە هەمووی هاوردەکراوی دەرەوەیە پێدەوترێ پاودەر مێڵگیان شیری وشک بەکار دەهێنرێ هەروەها ئەو پێکاتانی بۆ نمونە کارگەمان هەیە ماس دروستەکە ئەو کارگەی کە ماس دروستەکە ئێمە دەزانین چەند پێکاتێک هەیە دەچێتە دروستکردنی ماستەوە بۆ نمونە پێکاتە سەرەکیەکەی شیرە ئەو کارگانش کە بەکاری دێنن شیری پاودەر بەکارهێنن چونکە ئەو شیری کە ناو خۆمان هەیە ئیستیغلال نەکراوە خودت حاجاتی ئەو کارگانە پڕ ناکاتەوە فلەبەر ئەوە بەڵێ کارگەکان هەیە بەڵام ئەو شیری هەیە هیچی خۆماڵینی هەمووی پاودەرە و لە دەرەوە هاوردە دەکرێت سامانێکی ئاژەڵی باشێ لارێ میسان چۆن دەڵێ مەسەلەن خاک و ئاو هەواکەی یاریدەدەرێکی باشە بۆ بەخێوکردنی ئاژەڵ بەڕستان باسیەوەکەن پێداویستی ناو خۆ پڕ ناکاتەوە کێشەکە لەکوایە بۆچی بەرهەمی شیر پێداویستی ناو خۆ پڕ ناکاتەوە ئێمە دەزانین شیر لە 1970 ئاوە لە 13کەشی دەمێنێتەوە پێکاتە سەرەکیەکانی ترێتی کە پرۆتینە کە فاتەکەیەتی کە منراڵەکانە لەگەڵ لاکتۆزی شیر ئەوانە هەر یەکێک لەوانە گرنگیەکی زۆری بۆ تەندروستی مرۆڤەکان هەیە بەڵام بەداخەوە ئەم سامانە گەورەیە تا ئێستا ئەوە نەکراوە ئیستیغلال نەکراوە بۆ ئەوەی بەکار بهێنرێ خود لە بەرهەمەکانی ناوخۆیە بەکاربێنێت زۆر بەرهەمی تری لێ دەبێتەوە شیر ئەگەر هاتوو شیر بە تەنیا باس بکرین ناخود نمونە بێنمەوە کارگێک دروست بکەین کارگەکە دەتوانێت سەرەتا تەنها شیری بەسترە ئینتاج بکە یان دەتوانێت معقەمی پێدەوتریا خود پاستورایزد مێڵگیان UHT مێڵکی پێدەوترێت ناحەی زانستێکەوە پاش ئەوە دەتوانێت پەری پێبرێ ماستی لێ دروست کرێ پەنیری لێ دروست کرێ ئایسکرێمی لێ دروست کرێ زبدای خود کەری پێدەوترێت دروست کرێ بێزگە لەمانە ئەو بەرهەمانی کە دروست دەکرێ بەرهەمی لاوەکی لێ دەبێتەوە بۆ نمونە ئێستا کە پەنیر دروستەکەی لاکتۆزەکی یاخود ئەو شەرەشەی لی دەمێنێتەوە دەتوانین بۆ شتی تر دیسان بیکەینە بە پاودر بۆ ناحەی سەیدەلانی بۆ ناحەی جوانکاری بۆ زۆرش دەتوانین بەکاری بێنین و هەروەها کازینی ناو شیرمان هەیە دەتوانین بێزگەری پەنیری بێ دروستەکەین کە پرۆتیناتێکی زۆر گرنگە دەتوانین ئێمە بەکاری بهێنین بۆ کارگەی دروستکردنی لە قوتوکردن کە ئەوە لە ڕووی ژینگەی و لە ڕووی تەندروستیەوە زۆر سوودێکی باشی هەیە باشە پرسیارێکی زۆر سادانی باز لەوە کرێ ینی دایمە ئێمە شتەکان لە خۆمان قورسەکەین بۆ نموناڵین پەنیری فلان وڵات زۆر خۆشە ماستی فلان وڵات زۆر خۆشە شیری فلان وڵات ئەم شتە خۆشانەی کە باسیەکان ئەم بەرهەمانە ناتوانێت لە هەرێمی کوردستان بەو شیرە خۆماڵیە دروستکرێ بە کوالەتێکی باشتریش گوێمان لێ دەبێیان دەزانیە هەندێک زار بەحسی لەسەر دەکرێت دەبینین بۆ نمونە هەندێک شیرکەم مناڵی ساوا یعنی ئەوە پێگەیاندنی مناڵی ساوە ڕۆڵەکانی ئەم وڵاتەمان ینی یەکەم ستێپی ئەوەیە کە تو پەروەردەیەکی جوان تەندروستێکی جوانی مناڵەکە بکەیت نازانی زۆر نازان ئەو شیرە ئایا باشە بۆ مناڵە خراپە بۆ مناڵە چی تێکراوە چی تێ نەکراوە و خۆشە دەزانی دراوسەکان ینی نازانانی شتەکە باشە بۆمانە نێرم بۆ خراپە بەڵام ئەگەر هاتوو لای خۆمان ئیستیغلالی ئەو شتەکرێ بەرهەمی شیر زیاد کرێ سامانی ئاژەڵی پەرەی زۆری پێ بدرێ وامان لێدێ کە ئێمە لە پاڵ ئەوەی بەرهەمەکانی شیر بەرهەم دێنین دەتوانین ئێمە لە هەمان کاتە شیری مناڵش بەرهەم بهێنین کە پێوترێ پاودەر مڵک بۆ مناڵ بەکارهێنرێ ئەوەش چۆن دەکرێت کە ئەگەر هاتوو لە حاجەتی خۆ زیاتر بوو یعنی بۆ نمونە ئەگەر باسی پەنیرێکی ئیتالی دەکرێت هەمان پەنیری ئیتالی ئێمە دەتوانین بەرهەمی بهێنین خۆ شیرەکە هەر شیرە و بەڵام چۆن دەبێت فێری بکەین لە ڕووی زانستیەوە چونکە چەند خەتۆیەکی گرنگی تێدایە دەبێت ئێمە خەتوان جێبەجێ بکەین بەڵێ بۆ نادەتوانین هەموو زۆرە پەنیرەکانی کە لە هەموو دنیا هەیە دەتوانین ئێمە لە کوردستانش بەرهەمی بهێنین ئەوەی کە بەڕێستان باسی کرد ئێستا توانایەکی مرۆیی زۆر باشەیە بەرهەمەکەش بوونی هەیە و لە هەمان کاتیشا کەسانی ئەکادمی و شارەزا تایبەت بەو بەرهەمەیە ئێستا کاتی ئەوە نییە هەنگاو بنین بەرهەمی شیر بخەینە خزمەتی پرۆسەی پیشەسازیەوە لە هەرێمی کوردستاندا ئەگەر هاتوو ماسێکی خۆماڵیمان هەبێ بە 1000 دیناری بێ بەڵام هاوردەکە بە 2000 بێ ئەوە فەرقەکە هاو نیشتیمانی خۆم هانا بۆ چێبە بۆ بەرهەمە خۆماڵەکە بە کە هەرزانترا و ئەوە تریشە لە ڕووی سەلامەتی و تەندروستیەوە زیاتر کۆنتترۆل کراوە لە ژێر چاودێری وڵاتەکەی خۆمەیە لە ژێر چاودێری خۆما دەبێت. دا گەورەترین وڵاتی بەرهەمهێنەر و هەناردەکاری شیر لە جیهاندا ئەمریکا ساڵانە 91 ملیار و 300 میلیۆن لیتر شیر بەرهەم دەهێنێ هندستان 6 ملیار و 6 میلیۆن لیتر شیر بەرهەم دەهێنێت چین 35 ملیار و 700 میلیۆن لیتر شیر بەرهەم دەهێنێ بەرازیل 34 ملیار و 300 میلیۆن لیتر شیر بەرهەم دەهێنێ ئەڵمانیا 31 ملیار لیتر شیر بەرهەمی هەیە رووسیا ساڵانە 30 ملیار و 300 میلیۆن لیتر شیر بەرهەم دەهێنێت
فەڕەنسا 23 ملیار و 700 میلیۆن لیتر شیر بەرهەم دێنێت. نیوزیلاندا 18 ملیار و 900 میلیۆن لیتر شیر بەرهەم دێنێت. تورکیا 16 ملیار و 700 میلیۆن لیتر شیر بەرهەم دێنێت. بەریتانیا 13 ملیار و 900 میلیۆن لیتر شیر بەرهەم دەهێنێت. هەموو چاوەکان لەسەر ئەوەن ئایا وەزارەتی کشتوکاڵ بۆچی تا ئێستا پەرەی زیاتری بەو بەرهەمە نەداوە؟ ئایا وەزارەت هەر پشت بە بەرهەمی دەرەکی دەبەستێت یاخود ڕێگاچارەی لەبەردەستایە کە ئەو کەرتە برەوی زیاتری پێبدا و بە تەواوی بیبوژێنێتەوە؟ وەزارەتی کشتوکاڵ لایەنی سەرەکیە لە بابەتەکەیە. بۆ نمونە ئەگەر لەگەڵ وەبەرهێنەرێکا قسە بکەی پرسیارەکان ئاڕاستەی وەزارەتەکە، لەگەڵ کەسێکی ئەکادیمیا قسە بکەی پرسیارەکان ئاڕاستەیەوەکە. ئەمێ پرسیارەکەم لێرەدا کورت بکەمەوە وەزارەتی کشتوکاڵ ڕۆڵی چیانی چه هەوڵێک دەدا بەرهەمی شیر وەکو نمونەیەک لە نێو سێکتەری کشتوکاڵدا زیاتر پەرەی پێ بدات؟ کەرتی ئاژەڵداری لە هەرێمی کوردستان وابەستەیە بە ژیانکردن و ژیان لە گوندەکانە، بۆیە هەتا گوندەکان ببوژێنەوە، هەتا هاوڵاتیان وابەستە بن بە گوندەکانەوە زیاتر و بەرهێنان لە بواری شیرە ئاکرێت. ئەمە وەکو نقطەیەک. جانبەکەی تر ئەوەیە کە ئێمە وەکو وەزارەتی کشتوکاڵ ینی سیاستمان وا بۆ لەسەر کۆی بەرهەمەکان. ئێمە کە هەستمان کرد و بەرهێنان لەم بوارەیە ئەکرێت، مەسەرەن ئێمە لە هێلکەی خواردنە هەستمان کرد پرۆژەکانی خۆمان ئەتوانن دابینی بازارەکان بکەن لەو بەرهەمە، ئێمە هێلکەی خواردنمان ڕاگرت هاوردنی لە دەرەوەی وڵات و هێلکەی تروکاندن کە پرۆژەمان هەبوون پێشتر تووشی زەرەر و زیان بووبوون بەهۆی هاوردەکردن. ئێمە هاوردەکردنی هێلکەی تروکاندنمان ڕاگرت، پرۆژەکان بژانەوە، شتەکان هاوتەری بە. ئێمە لە وەزارەتی کشتوکاڵ کاتێک کە هەست دەرگامان کراوەتەوە بۆ بەرهێنان لە بواری شیرەوە پێشمان خۆشە و هەموو ئاسانکارییان بۆکەین لە دابینکردنی زەوی بێت، بەڵام لە چوارچێوەی ڕێنمایی و ئەو زاوابەتانی کە خۆمان هەمانە لە وەزارەتی کشتوکاڵ ئەو ئاسانکاریانە ئەکەین. بەڵام جانیبی دیکە ئەکرێت ئەگەس ئێمە هەست بکەین لە داهاتووە و بەرهێنان لەو بوارە گەشتۆتە قۆناغێک ئێمە ئەکرێت سانسۆر لەسەر بەرهەمی هاوردەدا بنین، یان ئەوە تا بە باج بێت یان بە قەداغەکردن بێت، هەنگاو بە هەنگاو. گرنگەوەیە خەلە لە بازارە دروست نەبێت و ئەو بەرهەمە بتوانین تەوازنێک لە بەرینی بەرهەمی ناوخۆ و بەرهەمی هاوردەیە ڕابگرین. چی بکرێت لەم دۆخی ئێستا باشە؟ باست کرد قەیرانە، باست کرد نیەتی حکوومەت باشە، چی بکرێت مەسەرەن کەرتی تایبەت ڕۆڵی خۆی چۆن بجێڕێ لەم بابەتەیە لەم دۆخی ئێستاە؟ کەرتی تایبەت ئێمە دڵنیایان پێدەین بێن لەم بوارەیە ئستثمار بکەن. دەرگای وەزارەتی کشتوکاڵ کراوای بۆ بابەتە و هەموو ئاسانکارییان بۆکەین، تەوان لە چوارچێوەی زەوابەت و ڕێکارە یاسایی و ڕێنمایەکانی کە متەبع لە وەزارەتی کشتوکاڵ. ئەوی تریش ئەوەی لە سەرمانە بابەتی حیمایی منتەجە لەوەشە هاوکاریانەکەین، ینی لە بوارەکانی ترۆکو باسم کرد، ینی ڕۆڵی ئێمە دیار بۆ لە ماوەکانی ڕابردووە لە کۆمەڵێ بوارە توانیوانە پەرە بە کۆمەڵێ بەرهەم بدەین، لەوەشە هەمان دڵنیایان پێدەین و پاڵپشتیانەکەین. ئەمە تەنها یەکێک بوو لە بەرهەمەکانی سامانی ئاژاڵ کە دەتوانرێت لە چەند ڕوویەکەوە سوودی لێ ببینرێت و بکرێت بە یەکێک لە کۆڵەکەکانی سەرچاوەی داهات و بژانەوە و بەرەو پێشتری سامانی ئاژاڵ لە هەرێمی کوردستاندا. زێڕی سپی بە فریادڕەستی دەربازبوون لە قەیرانەکان ناوزەندە دەکرێت. باشترین نمونەش بۆ ئەم قسەیە وڵاتی قەتەرە، لە وڵاتێکی بەکاربەرەوە بۆ وڵاتێکی بەرهەمێنان لە بەرهەمە شیرەمانیەکان لەسەر ئاستی ناوچەکە. ئێستا کاتیەوە هاتووە لە هەرێمی کوردستان گرنگی زیاتر بە بەرهەمی شیر بدرێت بۆ ئەوەی بخرێتە خزمەتی پرۆسەی پیشەسازی بەرهەمە شیرەمانیەکانەوە لە هەرێمی کوردستاندا.